بینەران و بیستەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن سڵاوێکی پڕ ئەرێنی ڕۆژێکی پڕ ئەرێنی بۆ ئێوە. با بڕیار بین کە ئەمڕۆ ڕۆژێکی جیاواز بێت، با بڕیار بین کە ئەمڕۆ ڕۆژێکی پڕوزەی ئەرێنی بێت. ئەتوانین سێرێکی خۆمان بکەین بزانین کە ئێمە چیمان کردووە، یان سێرێکی خۆت کە بزانە کە تۆ چەند گەورەی، کە تۆ چەند بەهێزی. ئەگەر ڕابردوو هەر چۆنێک تۆی داڕشتووە لە بیری کە ئەگەر باشە بەردەوام بە لەگەڵی. بۆیە حەزەکەم ئەمڕۆ بە تەواوی بیرکردنەوەی ئەرێنی و ڕۆژەکەتان بەڕێ بکەن و بینەری بەرنامەکەی ئێمەش بن تا ڕۆژێکی باش دەست پێ بکەن. بۆ هیوام کە لەگەڵمان بمێننەوە تەواوی ئەو بڕگە و بابەتانی کە بۆمان ئامادە کردوون بینەر و بیسەری بن و زانیاری دروستی لێوەربگرن. سەرەتاش بە هەندێک لە بابەتەکان ئاشناتان دەکەم. لە شاری دهۆک دروستکردنی تاتۆ لەسەر جەستە پەرەی سندووە. گەنجان دەڵێن ئەو کاران بۆ جوانیە. لە پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵ میوانی تایبەت زیانە تەندروستیەکانی تاتۆتان بۆ دەخێنەڕۆ. وەک هەوڵێک بۆ پاراستنی زمانی کوردی لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان گەنجێک بە شێوەی خۆبەخشانە 1000 پۆستەری ئەلفوبەی کوردی چاپ کردو بە ناو هاوڵاتیان و بە تایبەت منداڵان بڵاوی کردوتەوە. لە حاڵەتێکی دەگمەندا لە گوندێکی شارۆچکەی زارا لە پارێزگای سێواسی باکووری کوردستان بەرخێک جگەل لە دایکی شیری سەگ دەخوات. بینەرمان بن بە ئەم بابەتە و چەندین بابەتی دیکەتان بۆ بخەینە ڕوو. سەرەتا با لە باکووری کوردستانەوە دەست پێ بکەین کە لە گوندێکی شارۆچکەی زارا لە پارێزگای سێوازی باکووری کوردستان بەرخێک جگە لە دایکی شیری سەگێکیش یاخود بڵێن شیری سەگێکی جۆری کانگالیش دەخوات. ئەو سەگە لە جۆری کانگالیە. بەرخەکە بەبێەوەی بزانێت کامە دایکێتی یان دایکی نییە، شیری دایکی و یەکێکی دیکەشە خوات کە سەگەکەیە. با بەیەکەوە بینەری بین. ئەم بەرخە جگە لە دایکی شیری سەگیش دەخوات. ئەم بەرخە تازە لە دایک بووە لە تەوەڵەیەکدا کە جگە لە چەندین مەڕ سەگێکیشی لێ و چاودێری پەزەکە دەکات. جگە لە شیری دایکی شیری ئەو سەگەش دەخوات. Tam doyuramamasından dolayı olsa gerek açlığından itibaren. بەهۆی ئەوەی دایکەکە بە پێی پێویست شیری تێدا نیە، بۆیە بەرخە تازە لە دایک بۆکە شیری سەگەکە دەخوات و سەگەکەش ڕێگە بەمە دەدات. سەگەکە خۆی تووڵەی هەیە و شیری زۆرە. Emdiriyor. Onu fark ettik. Bizim için enteresan bir olay. ئەم سەگە لە جۆری کانگاڵە و لە باکووری کوردستان زۆرە. سەگەکە خۆشی تووڵەی هەیە و بە هەمان هەستی دایکایەتی ئەم بەرخەش تێرشیر دەکات. Çiftçi arkadaşımızın, komşumuzun هاوڕێ ئاژەڵدارەکانمان مێگەڵەمەڕیان هەیە. ڕۆژێک بینیمان سەگەکە شیر دەدات بە بەرخێک. ئێسەرمان سوورما دیارە هەستی دایکایەتی هانیداوە بۆ ئەمە. ama bir annelik içgüdüsü demek ki. ئەم دیمەنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان داگدەنگدانەوەی زۆری هەبووە و خەڵکی لە ناوچەکانی دیکەی باکووری کوردستان و تورکیا بۆ بینینی سەردانی گوندەکە دەکەن. پێشەوەی دەست بکەم بەم بابەتە بەختیاراڵیەڵێت کە یادەوەری گەورەترین دوژمنی ئینسانە، چونکە تاکە شوێنەکە حەقیقەت تێیدا وەکو خۆیە بێت و لەوێ شۆ ئازارەکان دەست پێکات، چونکە هەر شوێنێکی یاخود هەر شتێکی مرۆڤ درۆ بکات یادەوەری درۆ ناکات. جاران بەشێکی هاوڵاتیان یادەوەریەکانیان یاخود ڕووداوەکانی ڕۆژانەی ژیانیان دەنووسیەوە لەسەر جۆرێک لە دەفتەر ڕۆژنامە هەبوو یاخود ڕۆژمێر هەبوو کە یادەوەریەکانیان تیان نووسیەوە. بەڵام ئێستا خەڵک کەمتر گرنگی بە نووسینەوەی یادەوەریەن یاخود ئەو شتانەی کە ڕووەدان، مەگەر یادەوەریەک لە ڕێگەی سوشال میدیا لە ڕێگەی وێنەیەکۆ تۆمار بکە. هەرچەندە ئەمڕازی زیاتریان لە بەردەستەکە ئێستاوە کۆڵم کە ئاسانکاریەکات بۆ تۆمارکردنی و یادەوەریانە فۆتۆیەک لە ناو مۆبایلەکە یامێنێتەوە. ڕەنگە گرتنی وێنەیەک
پۆستکردنی لە تۆڕ کۆمەڵایەتیەکان وەکوتم بەشێک لە هەموو ئەمانە بەشێک بێت لە تۆمارکردنی ئەو یادەوەریانە. بەڵام چێژی نووسینەوەی لە تۆماری دەستنووسیدا نییە، یاخود وەکووە نییە کە تۆ بنووسیتەوە ئەو ڕۆژە چیت کردووە چۆن بووە، چێژەکەی وەکووە نییە. من بۆ خۆم دایکم هێشتا ڕۆژمێری هەیە ئی سەردەمێکی زۆر زۆر کۆن کە ئەو ڕۆژانە چەند بە سادەی ژیان و نووسی بێتەوە، چیژی زۆر زۆر زیاترە لەوەی کە ئێمە ڕۆژانە سەدان سێڵفی وێناگرین وەکووە نییە. هاوکارمان دالیا کەمال وەک هەمیشە بەکارە جوانەکانی لەبارەی گرنگی نووسینەوە یادەوەریەوە بۆ چوونی چەند هاوڵاتێکی وەرگرتووە. با بێکەوە ببینین بزانین دالیا بۆ چوونی هاوڵاتیانی وەرگرتووە وانەڵەن چی. وەڵڵاهی ئەو یادگارانەی کە بووە لە زوو ئێستا نابینینەوە. ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترەوە، بەرەو باشتر ناڕوە. باشە یادەوەریەکانی گەنجی چۆن پارێزگای لێکردووە؟ وەڵڵا لەبیری ماوە؟ وەڵڵاهی پیا لەبیر نامێنە گەی ئەمە هیچێکی لەبیر نامێنەوە بزانە. باشە ئەی بە گەنجی ئەو یادەوەریانەتە نووسیەوە؟ وەڵڵاهی نەمە نووسیەوە بەس لەگەڵ ئاڕۆشتم. باشە هیچ یادەوەرێکی خۆشە نییە لە ژیان بۆمان باسکەی؟ وەڵڵاهی هیچی وام نییە سپاس دەکەم. باشە لە بە هۆکاریەوەی کە تۆ نووسیوەتەوە ئێستا خەفەت ناخۆی حەز ناکرد بینووسیتەوە بۆی جار جار ئێستا حەزەکەم بە کوڕێکی 14 ساڵ تێگەی ئەمرم دەوری 75 حەزەکەم من بە 14 ساڵێ ئەو یادانم بێتەوە بکرم. ئەگەر ببیتەوە بە کوڕێکی 14 ساڵە وڵی دەفتەرێک کتێبێ بینووسی؟ ئەرە وەڵڵا هەوڵ هەموو بەزیاوە. ئەو یادەوەریانەی کە ئێوە هەتان بۆ بۆی بمێنێتەوە چۆن پارێزگاریتان لێ کردووە؟ وەڵام من ئەوانە وا لە شەڕی ئێرانە وا شەڕمانەکرد جەنگی پارتیزانی ئەوانە یادەواریە بۆ من. ئەوانە حل لە ناو مێشکمە ئەمێنێت و هەردا ئەو ڕۆژە بمرم هەم هەر ئەمێنێت و هەر ئەمێنێ لە بین ناچێ. باشە هیچ کاتێ ڕێگای ئەوەت گرتوۆتە بەر بۆی پارێزگاری لە یادەوەریەکانت بکەی بینووسیتەوە؟ وڵات دەفتەرێک مەز نووسیمە. بەڵێ بەڵێ هەمووی نووسیە 150 وەرەقە هەمووی نووسیە لە ئەو ڕۆژە لە دایک بووم تا عیسە هەرچی بەسەرماتی هەمووی نووسیە بۆ لە بیرمە ناچێ. ئەگەر منیش مردم مەسەن کەسێ لێتر ئەو یادەواریە بخۆی نەوکی ئاوا بووە. ئارێ وەڵڵا. باشە تا چەندە لەگەڵەوەیە کە ئەگەر یادەوەریەکانمان بنووسینەوە باشترە؟ وەڵڵا بنووسیتەوە باشترە چون لە بین ناچێ وەلی تۆ ئەگەر شەوسۆچ تێگە بەسەر بێ خۆ یادەواریەکانە نامێنێ وەلی هەر بنووسیتەوە بۆ هەتا ئەمێنێ. دەفتەرێکی تایبەتی دانەناوە بڵێ ئەمە یادەوەریەکانی لەسەر هەرگیز ئەگەر بێت و دەفتەرێکدا بنێ ئەبێ زۆر ینی کاتێکی زۆری بۆ تەرخام بکەم چونکە یادەوەریەکان بەلای من شتێکی زۆر بەبەهان بە نرخێن. دەفتەرێکی داناوە بۆ یادەوەریەکانە کە یادەوەریەکان دام نەناوە ئەینا ڕاستێک ئەبووە دایش بنایەوە لە دام نەنا. ئەرێ وەڵڵا زۆربەی و کەسانی کە لێ دوانیان لێوەرەگرین باز لەوەکەن کە بریا لە تەمەنی گەنجێتیانە دەفتەرێکیان هەبووە بۆ یادەوەریەکانیان کە یادەوەریەکانیان لەسەر بنووسنەوە بیریان بمێنێ. تۆ شەمان خۆزگا خوازی؟ ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا کاش منیش ئەو کارم کردایە. ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا زۆر کەس هەیە ئەلعان ئەوانیانە لە ناو دەفتەرێکە نووسیە مەسەلەن ساڵە دەفعێ دوو دەفعات وان بیخوێنەوە یادەوەریەکان دێتەوە بیریان وەلێ من نەمکردە واقعان زەرەرێک گەورەم کرد. کاش منیش ئەو کارم کردایە. یەکی لەو ڕێگەیانەی بۆ تۆمارکردنی یادەوەریەکان گیراوەتە بەر هەڵکۆڵینی دارەکان بۆ وەک ئەو نمونەی پشتی من کە چەندین یادەوەری لەسەر نووسراوەتەوانە. ئامۆژگاری کەسانی بەتەمەنیش بۆ گەنجان ئەوەیە کە یادەوەریەکانیان بنووسنەوە تاوەکو ڕۆژگار یادەوەریەکانیان لەبیر نەبات. ئەوەی بینیمان بۆ چوونی چەند هاوڵاتیەک بوو، بەڵام لێرەوە پێتانەڵێن ئێستش کەسانێکن کە ساتە گرنگەکان و ڕووداوەکان تۆمارەکەن. سادق ڕەواندوزی ئەدیب و نووسەر لەگەڵمانە یەکێکە لەو کەسایەتیانەی کە یادەوەریەکانی خۆی تا ئێستا پاراستووە و بەردەوامیشە لە نووسینەوەی و گفتوگۆی زیاتری لەگەڵدا ئەکەم. زۆر بەخێر بێ کاک سادق دانێکی باش و پڕئەدێنی زۆر سپاس. بینەرانی خۆشەویست سپاسان دەکەم زۆر سپاس. هەر بینیم ئەم دەفتەر و کتێبانە بۆ خۆی یەکسەر سیمایەکی یادەوەری پێوە دیارە بە بەرگەکەی با شێوازەکەی. چەند ساڵە خەریکیت کاک سادق؟ وەڵا تقریبا خۆی لە 41 ساڵیدا
تقریبا تەمەنم 12 ساڵی بوو دەستم پێ کرد ئەجا سەرەتا پێم خۆش بەحس بکەم ینی بیرەوەری ڕوویەکی ڕاستەقینەی مێژووی ئەگەر گرنگی پێ بدەیت بە تایبەتی ئەگەر مەرزی تێدا بیتن کە لە سنووری تاکە کەسی دەربزیت ینی باسی خۆت نەکەی باسی مێژووی وڵاتەکەی خۆت و فراوانکردنی ئەو ڕووداوانێک لە دووربرت ڕۆ دەنا بێتە مێژوو ینی لە بیرەوەری تێدا پەڕێتن و زۆریشم پێگرینگە ئەو شتانە کە بنووسرێتەوە. بیرەوەری لای تۆ چییە؟ بیرەوەری لای من هەموو کاتێک ئەگەڕێەوە ئەو ساتی کە دەیخوێنیەوە لەو ساتە تەمەنەدا دەژی کە نووسیوتەوە لەگەڵ ئەو ڕووداوانە وەکو فلیمێک کە دەیخوێنیەوە دەچیەوە ئەو کاتە ساتانە. کەواتە با لە سەرتاوە دەست پێ بکەم یەکەم بیرەوەریت کە تۆمارە کرد و نووسیتەوە چی بوو؟ یەکەم بیرەوەری سەرەتا لەگەر هاوپۆلانی خۆم لە قوتابخانەکە دەردەچوین چیا شتمان لە نزیک بوو لەسەر شێوەی پەڕاوێک شتێکمان دەنووسی لەناو شاخێک دەمان شاردەوە دەمان بزانین تا چەند دەمێنێتن بارانی لێدەدانێندا بە پیرۆکەیەکی مناڵی ئەو سات دەمان کرد. دوایی دەستم پێکرد بە نووسینەوەی ینی بە شێوەیەکی سەرەتایی متەفەڕیقە بابرین یەکێکە ڕۆژێک مانگێک جارێک دوای پەرم پێدایی دیوام لێ کرد هەموو ڕۆژێ دەنووسمەوە هەموو ڕۆژێ هەموو شتێک دەنووسمەوە ڕووداوەکانی دەوروبەری خۆم کەسایەتی خۆم خێزانی خۆم بنەماڵم هەروەها فراوان دەبێت کوردستان ڕووداوەکانی کوردستان و تا جیهانی گرنگەکانیش ئەوانەی پەیوەزم بە کوردستان ئەوانیش دەنووسمەوە. کەواتە ماوەی زیاتر لە 40 ساڵە تۆ خەریکی نووسینەوەی بیرەوەریت ئەمە تەنها خولیایەک بۆ یاخود پێویستی بووە بۆ تۆ؟ وڵا لە سەرەتا وەکو شتێک حەزم کرد شتەکان بزر نەبن بنووسرێنەوە دوایی کە فکرەکەم زیاتر پێگەیشت بینیم زۆر پێویستە بۆ وڵات کە شتێکی وا بنووسرێتەوە بۆ ئەوەی سوودی لێ ببیندرێت کە ئەمە کە تۆ لەسەر ڕووداوەکەی ڕادەوەستی حەقیقەتی ڕۆژەکەت پێ دەڵێتن ئەوە نیە مێژوێک لە شوێنێک لە کەسێک بپرسی بۆ بجێڕیتەوە جێگای گومانی تێدا بێت ناتۆ خۆت دەینووسیەوە دەبێت زۆر بە لایەنگرانەش نەینووسیەوە لایەنگری شتێک بە تایبەتی ئەگەر باسی ڕووداوەکان بکرێتن کە خۆت لە ناو ڕووداوەکان دابین دەبی خۆت نەکەیتە پاڵەوانی ڕووداوەکان خۆت چۆنی لە ناو ڕووداوەکان وا بەحسی بکەیت. کەواتە تۆ هەمووەکو ئەدیب و نووسەریش ئەو نووسینانەی کە نووسیوتەوەکو دۆکمنتێک کردووە یعنی خودی خۆت تا چەند توانیوتە لە 100% حقیقەتەکەی پێ بدەیت؟ بەخۆی لە ژیاندا هیچ شتێک نییە برێن مطلق بێتن بەڕاستی بەڵام کە دەیخوێنەوە ڕۆژانە بەسەری دادەچمەوە لەسەر خۆشم نووسیوە باسی خۆشم کردووە کە لە مووقیفێک من دۆڕاوم من شکستم خواردەوە من سەرکەوتو نەبووم حتا لەوانەکانی لە قوتابخانە کەوانەمان خوێندووە دەڵێم لەم تاقیکردنەوەی خراپ جوابم دایەوە من کەسێکی وا بووم لەبەرەوەی خراپم جواب دایەوە نا ئەو شتانەش هەوڵم داوە بەڵام بڵێم بە مطلقی نیاتەوە 100% شتێک. چەندیانت لێ کردو بە کتێب یاخود بۆتە هەوێنیەوەی کە کتێبێکی پێت بنووسیت و تۆمارکەیت؟ وەڵاهی پێش ئەوە هەندێک کتابی دیکەم لە بەردەستی بوو لەوانە گرنگتر بوو بەس ئێستا تقریبا ئەوە مانگی کە دەستم پێ کردی دەیان خەمە سەر کۆمپیوتەر ئەجا دەبێت لە داهاتوو لێ چەند دایز بکەینەوە ڕووداوە کۆمەڵایەتیەکان و مێژوویەکان و کەسایەتەکان و دەتوانێت سوودی لێ بینین هەر یەک لە بەرجی خۆی بە شێوەی خۆی بە تایبەتی ئەوانەی پێویستن بە مێژووی کوردستانەوە چونکە من بە شێوەیەکی فراوان باسی کوردستانم کردووە تاکو هەر لە شەڕە ناوخۆیەکان مەسەرەن لە زمانی بابڕێن ڕژێمیش من کە شەڕە ناوخۆیەکان هەبوو لە بینی حزبە کوردیەکان من لەسەر لاپەڕەکانی خۆم ئەگەر بنهێنیش بێتن چکە ئەو کات نەدەوێران بنووسین پێشمەرگەشتیوە ئەگەر بنهێنیش بیتن لەسەر لاپەڕەکان ئیشارەتم پێدا کە لەو ڕۆژەی مەسەر براکوژی کراوە باسی بەرەکانم کردووە بە تایبەتی ئەوەی پێویستە بە ناوچەی خۆمان منطقی گەرەوانی سەروی خوارێ ئەو منطقانە هەتا سنوورەکانم نووسیوە مەبەستم لەوەیە بە شێوەیەکی جوان مێژوەکەم نووسیوتەوە بە ڕاستەقینەی لەسەر باشە هەبووە کۆدێک نووسوی بێت ئەو کاتە بۆی کە پارێزراو بێ ئێستا سوودی لێ ببینی یاخود زۆرجار لەوانەیە کۆدێسە بیرت نێتەوە چی بوو بێت؟ بڵێ بڵێ یعنی دەگمەن حاڵەتێک هەیە بیرم نەکەوت بێتەوە تێیدایە نووسیمە دادەنیشتم تەماشای دەکەم دەخوێمەدا نازانم مەبەستم چییە پێدا دەستمەوە ینی بە ڕۆژان فکر دەکەمەوە بەڵام بە زۆری لە سەراتایەکان من یادەوەریەکانم هەمووی بە لاتینی نووسی بە کوردی لاتینی یەک لەبەر ئەوەی لاتینێکی خۆم بەقوت بکەم دووەمیش هەموو خەڵکێک نتوانانی بە ئاسانی بیخوێنێتەوە بە تایبەتی ئەو ساکە لاتینی زۆر کەم بوو باڵێن باسی هەشتایەکان دەکەم هەشتا و یەک و دوو هەتا سەرەوە ئیدی هەموو بە زۆری بە لاتینیم نووسیوە
زۆر باش لاتینەکەمان بخۆت بێ. کاک سادق چۆن ژیانی ئێستەی و ڕابردوو و داهاتووشی لەگەڵ یادۆریەکاندا ڕێەکات یاخود چۆن تێکەڵت کردووە تۆ کە بەردەوام یادۆریە نووسی بێگومان تیاشیاژیت یادۆریش ڕابردووە چ کاریگەریەکی هەبووە لەسەر داهاتووت لەسەر ئێستا جا بە ئەرێنی بە یاخود نەرێنی بێت باوەڕ بکە ینی ئامۆژگاریم بۆ هەموو کەسێکیشە بەس دەبێت خولیا بێ نابێت چاولێکەری بێتن هەر کەسی خولیا یادۆری نووسینەوەی هەبێتن هەمیشە بە فکر و بەدڵ لەو کاتانە دەژیتنێ زۆر بە هەست بە ئاسوودی دەکاتن بە تایبەتی ئەو ڕۆژانە پیا دەستێتەوە زۆر جارە مەسەرەن هەبووە خەڵکی ئەو کاتە بەپێی مەرحەلە قۆناغەکان خەڵک خوێندەواری کەمتر بوو ئێستا هەیە مەسەرەن پێرێ تەسادفی هەڵوێستێکی وام کرد برادرێک گەورە بوو مدیری مەکتەبە و لە ماجستێر و شتیوا دەخوێنی دەیگوت ڕۆژی لەدایک بوونەکەم هەڵەیە هەست دەکەم غەڵەیە بزان بۆم نبینەوە دایکم باوکم دەڵێ ڕۆژی بە فرستورەکە و نازانم کێتەوە نازانم بە فرستورەکە کێ ئیدی بۆی گەڕام دیتمەوە حتا نووسی بوو لای خۆت لای خۆم نووسی بووم هەتا ناوی مامانەکەشم نووسی بوو چێ مامانیشی بوو و سعات چەندیش ئەوزەکە پێم گوت ئەوە زۆر کەفی هەتەڵان گۆڕانکاری بەسەر ژیانی ئەو کتەوە یەکێک لە شتە گەورەکان کە تۆ یەکێک ژیانی خۆی بزر کرد تۆ دەیدۆزیەوە دەڵێ ئەوە ئەمێژوێ دایک بوون ئەو زۆر مهمە ڕاستەکەواتە تۆ سەرمایەکی گەوری بووان جا من پێم خۆشەسە بە گشتی باسمان کرد ئەوەی ناوەڕۆ کە ئەم کتێبانەیە کە هێناوتە هەندێکیان کاک سادق پێم بڵە چیتیایە کتێبەکان هەندێک لەو کتێبانە گەر یە لاپەڕێکیان بکەیتەوە شتێکیمان نیشان بدەیت زیاتر ئەوە وەکو سەرەتا کە لە ئەوەی هەشتاویەکە ئەمە یەکەم نایەکەم یەکۆنترمان هەیە بەڵام کە دەستمان پێکرد وەکو پەرتوک بابڕێن بدایەتی ئەوە ئەو کات ڕۆژمێر 75 و ئەوانەیە ئەمە لە ساڵی 1975 بڵێ بە شێوەیەکی جارێکی دیکە تەجلی دەکردووە بە هەمویان پارە هەمویان نەقل دەکەم هەمویان دەگوازمەوە یان هەتا تێبینیەکانی زانکۆشم قسەی مامۆستایەکانم هەموو بەرگ کرد تا بزر نەبێتن بەڕاستی زۆر زۆر جوانە لێرەوە ئەتوام هەندێکیان بخێنەوە بڵێ زۆر شەوی 12 لەسەر 1950 لە جیاتی برا منیان برد ئەمە ئەو کاتە ڕاستە ڕووداوێکی مێژوویە ئەوانەی با بڵێن ئەو هەشتا سەیەکەیە کە باسم کرد بە لاتینیم نووسیا بە شێوێکی بەربڵاو دیارەکە جەنابەت پیشانی تەلەڤیزیۆنی بدەیت هەمووی لاتینیا شتێکی کەم نەبێ هەمووی لاتینیە ئەو هەشتا سەیەکەیە ئەمە هەر ئەو دەفتەری ئەو سەردەمە هەروەک خۆی ماوەی بە لاتینی نووسراوە پەرتوکەکەم گەورە کرد لە هەشتا سێوە گەورەم کرد ئەویدی وەکو تێبینی زیادزیایە لەو منام لەولا بەڵام لە هەشتاویەک ئیدی بوو بە پەرتوک هیچ کات هەبوو هۆنراوەیەکە تێکەڵ کردبێ لەگەڵ یا خۆت بە چیرۆکێک کردبێتە بە چیرۆکێک ڕووداوەکە جەسا کاک سادق مەگەر خۆت زۆر جوانتر تیانچەنە باوەڕ ناکەم تی بگەن ڕاستە لێرە تاقیکردنەوەی نیوەی ساڵ زیندەوەرزانی زۆر جوانیانی و سەردەمەت بیرە خاتەوە لە 38ەوە تاکو 23 دا کۆتایی هاتنی تاقیکردنەوەکان نیوەی ساڵ نووسیوە بڵێ هەتا برادەرەکان و دانیشتن و سەفراتمان یعنی ماڵی چێ خەوتن چێ لە ماڵی خەوت لە برادەرەکان ئەو شتانەش هەمووی نووسیوەتەوە باشە منداڵەکان تا چەند هاوکارتن بۆ پاراستنیان وەڵاهی وەکو دیمەنێکی جوان لە ناوماڵ هەمویان کێفیان پێدێتن حەزم دەکرد ئەوانیش وەکو من کەسیان ئەو ڕچکەی تویان نەگرتوتەوە وەڵاهی حاوەڵیان کرد بەس دیار بوو خولیان نەبوو وەکو حەز نەبوو چاولێکێریش بخۆ دەزانی سەرکەوتو نابێت ئینسان دەبی حەزی لێ بی خولیا بی دەشتان ڕاستە بەڵام ئەوەش بۆ خۆی وەک تۆڵی خولیاوە بەڵام پاراستنیشی بڵێ ئەوە بۆ خۆی گەورەترە ئێستا بزانە ئەوە باسی پاراستنت کرد ئەوە پۆلی چەندە ئەسادس شەشی سەرەتاییمە شەشی سەرەتاییە ینی تەمەن هەبزانە ینی خۆی لەو تەمەنە ئەگەر خەڵکی هان بدەین و ئێمە ئەو نەوانی ئێستا هان بدەین کە شتەکانە بنووسنەوە من ناوەڕۆکەکەم لە ماڵەوە پارەسە بەسم بەرگەکەیم بۆ هێنا ئەو بۆ نمونونەکە بۆی کە ئەمە ئەو ساڵەیە ئێمە تەنانە دەستە ناتوانین کتێبەکانیش ئاواهی بەپارێزین ئەمە زۆر زۆر بەباشی کە 1982 زۆر زۆرە ینی نزیکی ئەوە 40 ساڵێک ئەبێت ئەفم دەکەی ئەوە فارسیەکانە کە لە ئێران خوێندومە کاتی ئاوارە بووین کتابەکانی فارسیم هەموو پاراستووە هەموویم لەگەڵ خۆ هێناوەتەوە لەو هەموو ئاوارەی و بارکردن و بینەوە بەردەیە هەمویانم پاراستووە باشە ئەوەنەی بزانین کاک سادق ئەم پەرتوکانە تو خۆت بەو شێوازە پاراستوتە بەڵام
دوجاریش کاغەزە و لەوانەیە ئەگەریەوەی هەبێ کە کۆن ببێت یاخود بڕزێت هەوڵە نەداوە هەمویان بکەیت سەر کۆمپیوتەر یاخود بە شێوازێکتر بیان پارێزی جەنابەت تێبینیت کردبی باسم کرد پێشێستان فترەیەکە تەواوی هەمووی نزیکی مانگێکە دەستم پێکردە هەر هەمویان داخلی کۆمپیوتەر دەکەم بەرنامەیەکم داناوە ساڵەکانمان هەموو تەرتیب کردیا ئیتر ڕۆژ بە ڕۆژ ئەگەر زۆر درێژ بێ وەکو تێبینێکی کورت دەینووسم دوایە دەتوانم بگەڕێمەوە سەر ئەساسەکەی بەڵام وەکو تێبینی هەمووی دەگوازمەوە سەر چکە هەموو شتێکم تەوقعتۆ کا بیخەیتە فلاشێک لە جیرفانت بکا لە ماڵەوە بەڕاوەیدی معرضە لە بە هەموو شتە چی ڕاستە باشە چیتیا بۆ کە یادەوەریەکی زۆر کاریگەر بێت مابێتەوە لەسەر ژیان هەموو کاتبیرت بێ یاخود هەمویان وەکویەکەن ئەمن تێبینیم لەسەر یادگاری کە کۆن بوو خۆشی و ناخۆشیەکان وەکویەکە باوەڕتەبی یعنی کە یادەوەرێکی مەسەرن بوو گواستنەوەیەک دەنووسی و مردنێک دەنووسی کە دەی خوێنەوە نەفسی تاموچێژی هەیە بەس ئەکید ئەو شتانێک کە تۆ ئاخی بۆ هەڵدەچێشی و ناخۆش بە لە ژیانت داویتی ژیانی کوردەواریش بە خۆ دەزانی چۆن بووە و شۆڕشانەوە بەسەر هاتنەوە کە دەی خوێنیەوە وەکو پانۆراما دێتە بەرچاو دەڵێ فلیمی سینەماییە لە فلان شوێن وا بوو لە فلان شوێن وا بوو کاک سادق باسی واکەن کە زۆر وردەکاری یادەوەری نووسیوەتەوە زۆر بە وردی تەنانەت گوێداو بە پلەی گەرمی ئەو ڕۆژەش ئەمە چۆن نووسیوەتەوە بە پێی ڕۆژ بیرۆکەم پێشکەوتنی بەسەردەهات ساڵەکان ئیدی فترەیەکی زۆرە دەستم پێ کردووە بە جۆرەی توانا مەسەن باران و پلەی گەرما و ئانش دەنووسمەوە مەسەرەن شەو کە دەچمەوە دەینوسمەوە ئەو مەسەرن ئەوەی ساڵی ئەوە کۆتایی 20 ئافر ببوورە ئەوە کۆتایی 21 ساڵی 21 مەسەرەن لای خۆم داناوە کە دەچمەوە شەوی هەڵی دەگرم ئەمڕۆ چ بووە شتێکی سەرنجڕاکەش هەبووە دەینووسم هیچ نەبوو پلە گەرمایەکەی دەنووسم لەگەر هەور بووە یان باران بووە هەتا مەسەرەن بەشە نیوەڕۆیەکەی باران بوو بەشە بەیانەکەی هەتاو بوو ئەوشی شارەت پێ دەم کە سەر لە بەیانەکە هەتاو بوو ئێوارەکەی باران بووە یان بەفر بووە ئیلە ئاخیرە یانی چۆن شتەکە چۆن وا دەنووسمەوە کاتە ئەم ڕۆژ بەرنامەکەمان بەیەکەوە بێتە یادەوەریەک لایتەوە خۆشحاڵە بین شانازیەکەین کاک سادق با بڵین هەموو ئینسانێک دوای خۆی شتێک بەجێ هێڵێت هەمون ئینشاءڵڵا تۆ تەمەند درێژ بیت بەڵام داواکاری چییە هەم لە خێزانەکە لە منداڵەکان لە کەسانی دیکەش هەم بۆ پاراستنی یادەوەریەکانی خۆت کە ئەو هەموو ساڵە ماندووی پێوەی و کەسانی دیکەش چۆن بتوانن یادەوەریەکانیان بهێڵنەوە وڵای من لێرەوە ئامۆژگاری هەموو برادران دەکەم ئەو نەوەی ئێستانێکە کە پێڕادەگەن هەوڵ بدەن ئەو شتەکانیان بنووسنەوە بەڕاستی چووکە مێژوێکی ئەوە مێژوی ڕاستەقینێ ئەوە مێژوونی هەروکو لە سەرەتا گوتم لە دەمی خەڵکەوە گوێت لێ بەیان لەسەر کتابێک بۆت بجێڕنەوە کە ڕۆژانە لەگەڵیدا دەژی ئەوە یەک لە خاڵ هەرە گرنگەکانە دومین پاراستنی دەکەوێت ئەستۆی ئەو نەوانی کە پاش ئێمە دێن مەسەن بیپارێزن سوودی لێبینی دەر ئەمە بۆ خۆمان نەمانەسوێ بەدڵناییەوە هەموو کەسێک دەزانی کۆتاییەکەی چیە و هەر دەمرین بەڵام ئەو یادگاریانە بمێنێ باشە بیپارێزن سوودی لێ بینن ئیدی تەماشای بکەن چی لێ نووسراوە ئەگەر بە خۆشیان نانووسنەوە هەر سوود لێ ئێمە بینن ئەگەر خۆشیان نووسنەوە ئێستا هەرچەنە خەڵک ئامرازی زۆری لە بەردەستە جای وایە بە قسەش بکەم ینی باڵپشت بۆی نەبەستن ئێستا زمانی عەولەمەیە و ئیشمان پێێنیە و هەموو تەواری لە فەیسبوک دەنووسرێ و لەوانەیە گۆڕانکاری بەسەر ئەو شتانە هەمووی دابێتن ئەوەی دەمێنێتەوە ئەو پەراوە ساکارێکە لە بەردەست لەگەر ئەو پێنووسە ئەوانە تەسەوڕ دەکەم ینی بەفکری من وەقتیە ینی گۆڕانکاریێک بەسەر ئەو زانستە دابێتن فەیسبوکت ڕژ بێتەوە تۆ ئەو هەموو یادەوەریانی کە لە فەیسبوکە هەمووی ڕاستەجاروای کۆ دەکەیتی بیرتە چێتەوە تاوی هەبووە لە دەست تا ئێستاش احتیمال لەسەر ئەو هۆیانەی ڕاگەیاندنی بابڕێ ناکەم کە سەنەد بن پاڵپش بن لە بۆ نووسینی مێژوو مانە بخۆم دەینووسمەوە هەر لەسەر لاپەڕە دەینووسمەوە خەدا خۆمش دەمتوانم وەکو ئەو خەڵکە چۆن کەوتۆ شتێک بنووسم و بەس جێگای باوەڕ نییە ڕاستە هەر چۆن سەردەمێک هەبوو ئەم کتێبە یاخود ئەمە کە بچووکترین یانە زۆریش کۆناشتاویەکە ئەمە هەبووە ئێستا ناتوانین بڵین فەیسبوک بە یاخود هەر تۆڕێکی تر کە بەکارێنین بۆ 20 ساڵی ترەمێنێتەوە وەکو ئەمە چێژیشی هەیە شتی مەلموس چ جاروکی شتی تەماشەکردن نەزەری نییە بە عەرەبی با بڵین وەکو دیتن نییە ئێستا من ئەو پەرتوکە ئەگەر ئەو پەرتوکە منە بە ئەو شتە بچووکانم لەسەر نەنووسی بە من لەزەتم دەچی وەردەگرت کە دەستی دەگەین هەست دەکەم شتێکم کردووە تۆ بەسیترین ئەو پەرتوکە بچووکە مەسەرەن لە تەمەنی
12 ساڵێ بیپارێزی تا ئێستانێکە لەو ئاوارەیە و بڕۆ ئێران و چوینە مەسەرەن دوورخرانەوە بۆ باشوور و ئەوانە هەموو بەسەرات باشووری عێراق ئەوانەمان هەموو دیت بەس ئەوانەمان هەر پاراستیان وان نەکرد ناوی هەرچەندە ئەرکێکی قورسی شەپاراستنیان بەڵام بە هیوای سەرکەوتن و بەردەوامی کاک سادق ڕاندزی زۆر خۆشحاڵ بووین کە میوانی بەیانی 24 بووی بۆ هیواین کە ئێمەش ببینە یادەوەرێکی جوان لە ناو یادگاریەکانی تر. خۆشحاڵ بووم کە ئەوڕۆ میوانی جەنابتانمی لێرانە و لەگەڵ ئەو برادرە خۆشەویستان و تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان زۆر سپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن دووبارە. دێنە سەر بابەتێکی دیکە کە ئەمان ئەگەر بڵێن زۆر مۆدێرنانەیە کە هەرچەندە ئێستا مۆدێرنەوە خەڵک زۆر پێوەی سەرقاڵە و بەکارێنێ بەڵام مێژوەکەی زۆر کۆنە ئەگەڕێتەوە بۆ پێش چاخی بەردینیش کە لە مای چەند ساڵی ڕابردوودا تا تۆ ئێستا وای لە تۆ گەنجان زۆر گرنگی پێێن و پەرای چەندووە و چەندان شوێنیش لەسەر دوایین مۆدێل ئارەزوی کەسەکان تا تۆ لەسەر جستەی کوڕان و کچانە نەخشێنن بووەتە باو بەگشتی بە تایبەتیش لە ناو گەنجاندا بەشێک لەو کەسانی تاتویان لەسەر جستیان نەخشاندووە باسی واکەن کە تەنیا وەک ئارەزویەکە حەزیان لێتی ئەو کارایان کردووە و بەلایەنەوە شتێکی جوان بووە بەڵام گوێشیان بەوە نەداوە کە زیانە تەندروستەکانی تاتۆ چییە. شەمس ژنەکە خێزاندارە بەری 4 ساڵان حەز کرد شێوازێکی جیاواز دەربرینش حەژێکردنا خۆش هەڤژینێ خۆرە دیار بکێ ئەو ژی گۆناوێ هەڤژینێ خوا بێت تا توێ لەسەر دەستێ خوا دەقاندیە ئەو دبێژێ کەسێن گۆتا توێ دانن دەربرینش کەساتیا خۆ دکەن و گەلک ژوان نەقشان نامەژی هەنا دروستکردنی تاتۆ لەسەر خواست و ویستی مرۆڤ دەبێنێتەوە هەر کەسە و شتێکی تایبەتی هەیە و گزارش لە شتێک دەکات ئێستا من تاتوێکی گێمۆڤەرم داناوە یادەوەرێکی تایبەتم لەگەڵ ئەو هێمایە هەیە هەندێک کەس لە کۆمەلگاکەمان هەیە ئەم دیاردەی پێ قوبوڵ نیە و هەندێک کەسیش نا هەرچەندە تاتۆ بابەتێکی کۆنە و نوێ نییە مجتمعێمەدا گەنجێتمە گەلک حەسکەن تاتووە بکار یعنی چێکەم خۆ چه تاتووە جوانکاریە لەشی بیتن ئانیا بریا بیت ئانی لێڤا بیتن ئەف تاتوێت کەڤن داژی هەبوێت دەفدا بیرێتمە سەر ئەنیا خۆ چێتکردن سەر ئەرزنکت خۆ چێتکردن چەندین جوورن تاتویان هەنا یەن دەمکی و یەن هەردەم ژبلی تاتوێن جوانکاری مینایەن جوانکردنا بر و لێڤان یوسف سنتەرێکی تایبەت یەکێکردنا تاتویان و دانانا پێرسینگی هەیە ئەو دبێژێ ڕێژەیە گەنجین تاتویان چێ دکن زێدە بوویە گەلێک تقریبا کوڕک بترتێن کچکا بس کچکاشی تێن بس نسبە کوڕک بترش کچکا کچکاشی چێتکەن بس گەلێک جهاد نديار كان چونكي بيشكي زاني نظرة مجتمعي بوا بس وكي تظن مثلا بيشكي مجتمعي تما برينجي نظرة غير نظرة بوتاتو بس بيشك تقبلت كي چونكي يدبيني خير خلق تشيت كان تشتكي عادي بو يعني وكي بري اكو تاتو بيشك بالجلسه كان بس هكا مثلا ما هي دستك كامل او بيشتك كامل سينجي كامل انا كيشي 2 جلسه 3 جلسه 4 جلسه هر جلسه لازم تشتي خير بدل بيت تشتي خير باقيش بين بار جلسه وجلسه تقريبا جلسة وجلسة 15 روز وصل بيت 15 حتى 30 روز حسب تاتو تشاودي بيت تاتو وشم یان دگوتنێ دەق نە دیاردەکە نوێ دجواکێ مەدا بەلکۆ درێژەهەیە دیرۆکێدا تاتو ناو جواک و ملەتاندا و لە گۆر هزر و بیر و باوەرێن وان سەردەمان بۆ مەرەمên جودا دهاتن بکار ئانین لێنها مەرەم زێدەتر جوانکاریە و خۆ دەرکەتنە بشێوەیەکی جودا هەڤرست ڕەجەب کوردستان 24 دهۆک هەرچەندە ئێستا تاتۆ بۆتە شتێکی باو و ترێندیشە بە تایبەت زۆر جار بەبێەوەی گوێبنەوەی کە زۆر ئەمێنێتەوە بە درێژایی تەمەنی و کەسە تاتۆکە لەسەر جەستەی ئەمێنێتەوە بەڵام ئیدی وەکوتم باوە و خەڵک زۆر لێرەش زۆر نا گەر ئێرە ناو بەناو هەبێت یاخود بە شێوازی کەم هەبێت بەڵام ئێستا لە ئەوروپا کەسانێک هەن زۆر ئالوودەی تاتۆکردن بوون بە جۆرێک کە تەواوی جەستەیان کردو بە تاتۆ ئەما بێتە جێی پرسیار ئایا و کەسە کەسێکی تەندروستە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی نەخۆشیەکانی پێستیەوە چ زیانێکی بەرەکەوێت هەمومانە پرسیار لە دکتۆر دیندار شەریف کە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێستە دەکەم زۆر بەخێر بەی دکتۆر بەیانێکی باش زۆر سپاس دکتۆر سەرەتا لەوە دەست پێ بکەین تاتۆ
زیانی هەیە بۆ پێست یاخودنا تاتۆ وەکوێوە دەزانن تاتۆ مادەیەک کە ڕەنگی هەیە دەکوترێتە ناو پێست ئەو مادەیە لە چینەکانی ژێرەوەی پێست دەمێنێتەوە بۆ فترەیەکی زۆر دوور درێژ بۆ زۆربەی جاریش ئەو بڵێن ئەو مەرەکە بە ینی لە ناو ناچێت لێرە یەک شت هەیە ئەو مەرەکە بێ کە بەکاردێ ئایا چەندە زیان باشە لەسەرەوە دەوەستێ هەندێک مەرەکە هەیە لەوانەیە بۆ خۆی لە ڕووی تەندروستیەوە قەدەغا کرابێ یان سانسۆری لەسەر بێ بۆی بەکار بێت چونکە لەوانەیە بێتە هۆی دروستبوونی بۆ نمونە حاڵەتی شێرپەنجەی پێست یاخۆ شێرپەنجەی شوێنەکانی تر کە ئەو تاتوێ دەگاتێ بەڵام ئەگەر هاتوو مەرەکەبێکی ئەوەی ڕێگە پێدراو بەکار بێ ئەوە زیانی نییە بۆ وەکو پێست کە ئەگەر بمێنێتەوە باشە لە سەردەمانی زۆر زووە زۆر کەسانی ئێستاش کەسە بە تەمەنەکان تاتویان لەسەر دەموچاویان نەخشاندووە یاخود لەسەر دەستیان بێ بەتایبەت ژنەکان ئەوە چ شێوازێک بووە ئاوە دروست بووە یاخود بە هەمان شێوە زیانی هەبووە بەڵێ ئەوەیان خۆی لە زانستی پزیشکیدا لە بڵێن لە ڕووی بنەمای پزیشکیەوە هەر شتێک کە بەکاربێ بۆ ماوەیەکی دوور درێژ ئەوە زیاتر بڵێن داتا و زانیاری لەسەر هەیە تا ئێستا هیچ داتایەکمان لەسەر ئەوە نییە کە بۆ نمونەوەی کە لە کوردەواری بەکار هاتووە ئەو دەقەی یان ئەو تاتوی کە پێشتر بەکار هاتووە یان کوتان ئەوانە هیچیان نەبوونەتە هۆی دروستبوونی هیچ کێشەیەک بۆ پێست لەبەرەوە ئێمە دەتوانین مەسەلەن لێرە بە پشتڕاستی بە دڵنیاوە بڵێن نەخێر زیانی نەبووە بەڵێ باشە دکتۆر ئەو زیانە تەندروستیانە چین کە بەهۆی تاتووە بەتایبەت ئەو تاتوی ئەم سەردەمە هەیە ئەو زیانە تەندروستیانە چییە کە دروستە بێت بەتایبەت ئێستا ینی نەخۆشی پێستی لێ دروست بێت چ ینی چی بووە چۆن بووە خۆی ئەو عملی ینی دروستکردنی تاتوو ئەو پێستا بە دەرزی لێ دەدرێ ڕاستە هەندێک جا دەگاتە ئەو چینانەی کە خوێنی تێدایە بۆیە وەکو هەر کردەیەکی پزیشکی تر دەبێ ئەو دروستکردنی ئەو تاتە لە شوێنێک بێ کە بە تەواوی تاقیم کرابێ چونکە لەوانە ببێتە هۆی گواستنەوەی نەخۆشیەکان لە نێوان کەسەکاندا یان لە بینی ئەو کەسێکێتە تو دەدەیکە و نەخۆشەکە و بە پێچەوانەشەوە هەندێک جار مەسەلە هەتا ئەو ئامێرانەکە بەکاردێ تاقیم نەکردنیان و بە شێوەیەکی پزیشکی و بڵێن زانستی کۆنتترۆلکردنی پیس بوون ئەگەر ئەو شتانە بەسەردانەیە ئەوە دەبێتە هۆی بە تاکید گواستنەوەی نەخۆشی هەندێک جار هەندێک نەخۆشی هەیە میکرۆپ هەیە لەسەر چینی سەرەوەی پێست هەن ئەگەر هاتوو ئەو پێستە بە جوانی تاقیم نەکرێ پێشەوەی کە تاتووی بۆ بکرێ تۆ دەتوانین لە ڕێی ئەو دەرزیانەوە ئەو میکرۆبانە بخێ ژێر پێست و حاڵەتی نەخۆشی دروست باشە ئەو کاتە ئەو کەسا توانێت خوێن ببەخشێت کە تاتوی کردووە ئەو کەسەکە تاتوو دەکا بخۆی وەکو کەسێکی ئاساییە بەڵام لەوانەیە وەکو هەر کردەیەکی پزیشکی تر کە تۆ تەداخلی ناو جەستەی ئەو دەکەی لەوانە بیتە هۆی گواستنەوەی ڤایرۆساتی مەسەلەن هی جگەر ئەو شتانە ئەگەر هاتووە ئەو کەسە توش بوو تەبان لەو کاتەدا دەبێت سانسۆری لەسەر دەبرێ بۆی نەتوانێت مەسەلەن یعنی نەخوێن بگوازێتەوە هەروەهاش لە کاتی پێویستی بە هەر نەشتەرگریەک یعنی کەش و هەوایەکی تایبەتی بۆ بڕەخسەندرێ لە ڕووی ئەوەی خۆپاراستنی ستافی پزیشکی و پزیشکەکە لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری وشتووە باشە دکتۆرەمە بەگشتی لەسەر تاتۆ قسەمان کرد بەڵام بینە سەر نەخۆشیە باوەکانی پێست ئێستا چ نەخۆشیێک زۆر لە ناو خەڵکەکانە خودت ناو کەسەکاندا هەیە کە دووچاری ئەوەیە بنەوە کە نەخۆشی پێستە و ئەشی گوێزنەوە وەکو گواستنەوە ئێمە نەخۆشی گوازراوە زیاتر ئەوانە کە بڵێن بەهۆی کردداری جنسیەوە دەگوازرێتەوە
ئەوە ئێستا دەتوانم بڵێم ڕێژەکەی وا لە بەرزبوونەوەدا لە کۆمەڵگەی ئێمەدا بە پێی تێبینیەکانی ئێمە ناتوانین بڵێن ئامارێکی ئەمە نەخۆشی پێستە نەخۆشی پێ بڵێ هەر لە پرۆفایلی جۆرە ئەوانێک کە بالوکەی شوێنە حساسەکانە و هەروەها هەندێک حاڵەتی تریش مەسەلەن وەکو هەوبوونی بەکتریایی میزەڕواکان ئەو شتانە زۆر یعنی وا لە بەرزبوونەوەدانە لە ناو کۆمەڵگەدا بێجگەلەوە نەخۆشیەکانی تر نەخۆشی تر هەن کە زۆرن کە پەیوەندیان بە گواستنەوەی میکرۆبی نییە بۆ نمونە حاڵەتی وشکبوونەوەی پێست و ئێکزێما بۆ نمونە هەندێک حاڵەتی هەستەوەری ئەوانەز وە زڕوو لە زیاد بوونەدانە ئەمە بە پێی وەرزیەکان بە پێی وەرز و بە شێوەیەکی گشتیش چونکە ئێمە لە سەردەمێک دەژین کە شتەکانمان بەرەو پیشەسازی بوون دەڕوا هەموو دەوروبەری ئێمە مادەی کیمیاییە بمانەوێت نەمانەوێت کارلێکی لەگەڵدا دەکەین هەر لەو جلوبەرگە کە ئێمە لەبەری دەکەین هەتا خواردن و ئەو شتانێک کە مەسەلە بۆ خۆخاوێنکردنەوە بۆ قاپشۆردنەوەوانە هەمووی ماوەدی کیمیاییە کە وا دەکا جەستەی مرۆڤ بەتایبەتی پێش هەموو شتێک پێست و بۆ ڕێکانی هەناسە هەستەوەری لەو شتانە وەرگرن و حاڵاتی ئەکزێما و هەستەوەری پێ زیاد بێ. باشە باسی ئەکزیمات کرد ئەکزیما بە چی زۆر زیاکات ئایا هیچ دەرمانێک هەیە یاخود هیچ چارەسەرێکی بنبڕی هەیە؟ ئەکزێما بۆ خۆی واتە هەستەوەری پێست چکە ئێمە هەستەوەری واتە حساسیەی ڕێڕەوەکانی هەناسەمان هەیە کە پێ دەڵێن ڕەبوو هەستەوەری ڕێڕەوی لوتوانە هەیە کە ئەوەشیان حاڵەتێکە ئەو هەستەوەری پێستیشمان هەیە هەندێک جار هەرسێکم لە یەک حاڵەتدا لە نەفسی ئەو کەسەدا هەیە ئەوە بۆ خۆی لە ڕووی جێنێتیکەوە لە ڕووی بۆ ماوەیە ئەو کەسە خۆی معڕەزە لە بۆ توش بووین بە حساسیە ئەو شتانێکە وا دەکا حساسیە بەرز بێتەوە وەکو چۆن مەسەلا بڵێن شتی سوێر وا دەکا کە فشاری ئینسان یا زەختی خوێن بەرز بێتەوە هەموو مادە کیمیاویەکان کە ئێمە بەکاری دێنن دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەستەوەری و ئێکزێما لە پێستدا و هەندێک جار وەرزیش کاریگەری خۆی هەیە بە تایبەتی بیدایەتی بڵێن دەستپێکی پاییز کە هێشتا بارانەکان دەستیان پێ نەکردووە ڕێژەی بڵێن شێداری زۆر کەمە لە ناو هەوادا پێست بەرە وشکبوونەوەی دەڕوا و زایدان پلەکانی گەرمان نزم دەبێتەوە ئەو چاودیە کە پێست دروست دەکە بۆ خۆی بخۆ پارێزی خۆی کەم دەبێتەوە لەبەر ئەوەی ئەلەو کاتەدا ڕێژەی ینی بەرزبوونەوەی هەستەوەری و دروستبوونی ماکەکانی ئەکزێما لە ئەو کەسە زیاد دەبێت. باشە دکتۆرەگە دوا پرسیارم بە کورتی پێم بڵێ ئایا کرێشی پێست چییە ئەو چۆن دروستە بێ و چارەسەرەکەی چییە؟ کرێشی پێست یاخود بڵێن کرێشی سەری پێست پێست زۆرجار کەسەکان لەسەر پێستیشیان هەیەە جگە لە قش بەڵێ کرێش خۆی بریتە لە لاچوونی طبقەیەکی هەر سەروی پێست زۆربەی جار بەهۆی حساسەیەکی زۆر بەسیتەوە پێ دەڵێن کۆنتاکت دەرمانتایتس واتە بەبەرکەوتن بۆ نمونە نەفرێک ئەو پەنجەوانە لە دەست دەکا پەنجەوانەی لاستیکەوە کە لە مادەی لاتێکس پێکاتووە دوای فترێک هەز دەکا تەنیشتی پەنجەکانی ئەو کرێشەیان توێکڵ هەڵدا ئەوەیان لەبەرەوەی هەستەوەری دروست دەبێ طبقەکانی پێست لە یەکتری جیا دەبنەوە بە تایبەتی طبقەکانی سەرەوەی پێست کە بۆ خۆیان نیم چەمردون لەبەرەوەی دوای فترەیەک ئەو پێستا توێکڵ هەڵدەدا هیچ پەیوەندی بەو داستانانەوان نییە کە خەڵک لێرە زۆر دەڵێ ڤیتامینسی کە بەناکەی هیچ پەیوەندی بە ڤیتامین نییە نە لە نزیک بەڵکو بریتە لە هەستەوەری کۆنتاکت. دکتۆر دیندار شەریف زۆر خۆشحاڵ بن کە میوانی بەینی 24 سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. سەلامەت بێ سپاس بۆی باش. لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان چالاکێکی مەدەنی بە شێوەی خۆبەخشانە 1000 پۆستێری ئەلفبەی کوردی چاپ کردووە. ئەم چالاکوانە هەستاوە بە بەخشینەوەی ئەم پۆستەرانە
کە بەناو هاوڵاتیاندا و بە تایبەت منداڵانیشدا بڵاوی کردوێتەوە. ئەو دەڵێت ئامانجیەوە بووە کارێک بۆ منداڵانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بکات کە بەداخەوە هیچ پێداویستێکی پەروەردەی زمانی کوردیان لەبەر دەستانیە، بۆیە ئەم گەنجە ئەم چالاکوانە هەوڵی داوە لە هەستکردن بە بەرپرسیارەتی خۆی بۆ زمانی کوردی بۆ خزمەتی کوردستان ئەو پۆستەرانە ببەخشێتەوە. ئەو چالاکە مەدەنیەی خەڵکی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆتایی ساڵی 2021 و دەستپێکی ساڵی نوێی زاینیدا چالاکیەکی خۆبەخشانەی بۆ پەرەپێدانی زمانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە برد. هێمن محەممەدیان لەگەڵ هاوڕێکانی پۆستەرێکی تایبەت بە ئەلفوبەی کوردیان بۆ مناڵان ئامادە کردووە و لەسەر ئەرکی خۆی 1000 دانەی لێ چاپ کردووە و لە شاری سنا بەسەر هاوڵاتیاندا بڵاوی کردوێتەوە. هێمن ئەندامی ڕێکخراوی زانستی و فەرهەنگی هۆژانە کە گۆڤارێکی زانستیش بە ناوی هۆژین بڵاو دەکەنەوە. ئەو هۆکاری سەرهەڵدانی بیرۆکەی بڵاوکردنەوەی ئەم پۆستەرەی بەم جۆرە بۆ کوردستان 24 ئاشکرا کرد. ڕاستیەکەی ئەوەیە کاتێک سەری ماڵپەڕە ئینگلیزیەکان یان ماڵپەڕە فارسیەکانم کرد، ماڵپەڕێک وەکو ئامازۆن هەموو شتێکی تێدایە بۆ منداڵان، وەکو پۆستەر، وەکو کتێبی جۆرا و جۆر، گەمەی جۆرا و جۆر کە هەمووشیان زۆربەیان پەیوەندی بە ئەلفوبێ هەیە، ئەلفوبێ وڵاتەکەی زمانی وڵاتەکەی خۆیان وەکو ئینگلیزی یان ماڵپەڕە فارسیەکانی شەروە ئەلفوبەی فارسی تێدایە، زۆری تێدایە، ینی گەمەیشی تێدایە کە پەیوەندی بە ئەلفوبەی فارسی هەیە. بەڵام بەداخەوەی شتێک لە بەردەستە نییە بۆ منداڵانی کورد. هێمن هەفتەیەک پێشتر هەواڵی ئەنجامدانی ئەم چالاکیەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کردبووەوە و هەر بۆیەش لە شارەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە داواکاری بۆ پۆستەرەکەی هەبووە و ئەویش لە ڕێگای پۆستەوە پۆستەرەکانیان بۆ دەنێرێت. ئەو دەڵێ بۆ جێبەجێکردنی بیرۆکەکەی لە هیچ لایەنێکەوە یارمەتی نەدراوە و پرۆژە و پلانی دیکەشی هەیە، بەڵام بەهۆی نەبوونی پشتگیریەوە ناتوانێت جێبەجێیان بکات. هیچ یارمەتیەک ئابووری نادرێت، پشتیوانیەک ناکرێت، لەبەرەوە ئەگەر ئیدەیش بێ ئیدەی زۆریش بێ هیچ کامی جێبەجێ ناکرێت. ئەمەش شتێکی خۆبەخشانە بوو کە پێکەوە لەگەڵ هاوڕێکانمان جێبەجێمان کرد. بۆ داواکاریمەوەیە کە ئەگەر شتێکی وە، ئەگەر هەر کەس شتێکی وای لە بیردا بوو، ئەگەر بیرۆکەیەکی بوو، ئەگەر ئیدەیەکی بوو، پشتیوانی لێ بکرێت بۆ ئەوەی کە جێبجێ بکات. چالاکیەکەی هێمن چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا و چ لە ناو چالاکان و ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێشوازیەکی بەرچاوی لێکراوە. تەنانەت ژمارەیەک لە کوردانی نیشتەجێی ئەوروپا داوایان لێکردووە پۆستەرەکەیان بۆ بنێرێ بۆ ئەوەی بۆ ڕاهێنانی مناڵانی کورد سوودی لێوەربگرن. ژمارەیەک لە ڕێکخراوەکانیش لە شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەیانهەوێت لە هەڵمەتێکی هاوشێوەی چالاکیەکەی هێمندا پۆستەرەکە لە لای خۆیان چاپ و بڵاو بکەنەوە. کامیل بۆکانی، کوردستان 24. کوردبوون یاخود هەستی کوردایەتی زۆر جار ئاگاتە ئەو ئاستەی حتا گەر تووشی مەترسیش بێت کەسەکە ئەو کوردەی کە هەڵەستێت بە چالاکیەک بۆی گرنگ نییە، لە برۆی ئەوێت بیستەلمەنێ کە کورد وەکو هەر تاکیکی دیکەی ئەم جیهانە مافیەوەی هەیە کە خاوەن دەوڵەتی خۆی بێت و مافی مرۆڤبوونی خۆی هەیە لەسەرم جیهانە. بۆیە دوجارەکەوێتە سەر هەموو ئەو شتانەی دیکەی کە پێویستەکە هەر تاکێک لەسەر ئەم جیهانە لە ئەست پێشکەوتنەکان و پیشە سازیەکان و هەموو جیهاندا ئەویش هاوتەری بێت و بڕوات. ئێستا لەسەرم بابەتەی کە هێمن محەممەدیان چالاکوانی مەدەنیە کردوێتی ئەم چالاکیە گرنگەی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجامی داوە قسە دەکەین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە هێمن محەممەدیانم لەگەڵە. سڵاوت لە بێکاک هێمن هەر لێرەوە هەتا ڕۆژهەڵاتی کوردستان سڵاو لە ئێوە و لە هەموو کوردێکی ڕۆژهەڵات. پێمان بڵێ یاخود باسێکی زیاتری ئەو چالاکی خۆتمان بۆ بکە. زۆر سپاس سڵاو بۆیەوە هەموو بینەرانی کەناڵی کوردستان 24. ڕاستیەکەی ئەمە زۆر میزمانمان لەدەوڵەیە، بەڵام سێرەکان کە سەری ماڵپەڕی ئامازۆنم کرد
زۆرشت لە بەردەستایە هەر وەک لە راپۆرتەکە ئاماژم پێ کرد یەک لەوانە تابلۆ بوو تابلۆکان ئێمە تابلیشمان چاپ کردووە تابلۆکان بە زمانی کورد بۆ مەڵەی خۆر و ئاژەڵە کێویەکان وەستان بەڵام لەبەر ئەوەی کە تێچووی تابلۆکان وەربوو نەمانتوانین درێژێت بۆ بێ بۆیە من دەستم کرد بە چاپکردنی پۆستەرەکان پۆستەرەکانیش بەداخەوە لەبار یابووریەوە کێشەمان بوو درێژەی خایان چاپ بێت و بڵاو بێتەوە لەبەرەوە ماوەیەک ڕاوەستین کە لەبار یابووریە کێشێکمان نەبێت بۆیە دوایی چاپمان کرد و لە نێو شاری سڵات لە نێو شایشنە بڵاومان کردووە بەڵێ کاکێ من هیچ گرفتێکە بۆ دروست بوو لە کاتی بڵاوکردنەوەی ئەو پۆستەرانە کە ئەددا بەو کەسانە بە تایبەت بە مناڵەکان هیچ گرفتێک هەبوو بۆ ئێوە کێشە و گرفتێک نەبوو لە ئەمە لە هەموو فێرکەکان لە زۆربەی فێرکەکانە بڵاومان کردەوە یەکێک لەوانە فێرکەی ئانستیتۆی ڕاژە و هەروەها لە ڕێگەی پۆستیشەوە نردن بۆ شارەکان کرد پێشوازی زۆری لێکرا هەروەها لە شوێنە گشتیەکانە بۆ منداڵان بڵاومان کردەوە لە ڕێک باشە کاکێ بن ئەم جۆرە چالاکیانە بڵاوکردنەوە یاخود هەر لە بیرۆکەکەیەوە هەتا ئاگاتە بڵاوکردنەوەی و ئەوەی کە ئەنجامێکی باشی هەبووە چ ئەستەنگیەکی تایە خود ئەتوانرێ بە ئاسانی ئەم کارە بکرێت بە گشتی پرۆسەکە قورسە یاخود ئاسانە بەگشتی پرۆسەکە پرۆسی چاپکردنی لەو شێوە وەک پۆستر زۆر ڕاحەتە یعنی من هەرکیش کێشەیەک نابینم نایەتی ئەگەر دوو حەوتە درێژە بکێش بەڵام لەبەر ئەوەی کە هەروەک لەباری ئابووریەوە کێشەمان هەیە بۆ نمونە من هاوین ئەو ساڵ بوو کە بیرۆکەی ئەوەم لەسەردا بەڵام نزیکەی 6 مانگی خایەن کە ئێمەمانە چاپ بڵاو کردە بۆیە ئەگەینانە چاپکردنەکەی ماوەی یەک حەوتە دوو حەوتە خایەنێت بەڵێ کاکێ منداڵان لە ڕۆژهەڵات چۆنن لەگەڵ زمانی کوردی ئایا کێشیان هەیە بۆ پیتە کوردیەکان خێزانەکان تا چەند هاوکارن بۆی کە مناڵەکانیان فێری کوردیێکی پاراو بکەن ئەوە خۆ پرسیارێکی زۆر گرنگە هەرچەند من ئامارێکم لەبەردەستان یا ئامارێکی فەرمی لەبەردەستان کە چۆنە و چۆنە بەڵام بەپێی هەڵسوکەوتی خۆم لەگەڵ خەڵکەوە ئەو شتانەی کە لە فێرگەکان دەبینم کێشەی زۆری لێ دەبێتەوە هۆکاریش ئەوەیە کە فێربوون و فێرکاری بە زمانی کوردی لە قوتابخانەکان پەروەردە بە زمانی کوردی بە زمانی دایکی بوونی نییە لە قوتابخانەکانەوە کێشەی زۆری لێ دەبێت بەڵێ کاکێ من پرۆژە و پلانی تۆ چییە و جگە لەوەش داواکاریشت چییە بۆی کە هاوشێوەی تۆ گرنگی بە زمانی کوردی بدەن هەر لە خێزانێکەوە هەتا کۆمەڵگاکەش چۆن بتوانن نەوەی داهاتوو فێری زمانی کوردی بکەن و پلانی دیکەشت چییە وڵا پلانی دیکە ئێمە زۆر شتمان لەبەردەستایە کە بەڕێوە بوێن و جێبەجێ بکەین بەڵام هیوادارم کە پشتگیری پشتیوانی لێ بکرێت بۆ منداڵان و خەڵکی بەگشتی دەبێت ئەو گرنگی زمانی دایکی هەست بکەم بەڕاستی لەباری دەرووناسیەوە لەباری زمان ناسیەوە ئەمە سەرمێنراوە بەڵگەی بۆ هەیە بەڵگەی زانستی بۆ هەیە کە منداڵان دەبێت بە زمانی خۆیان پەروەردە بکەن فێربوونی زمانی دایکی نا ئەوەی کە ڕێنوس فێربی دەبێت پەروەردە و فێربوون و فێرکاری بە زمانی دایکی بێت لە قوتابخانە و فێرگەکان وە هیوادارم تۆزێک ئەو پۆستێرانە سەرنجی ئەو منداڵانە پێشێت و بە دوای شتە بڕۆن کاک هێمن محەممەدیان چالاکوانی مەدەنی زۆر سپاس کە لە سنەوە بە شێکی ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی بە هیوای کاری باشتر و بەردەوامی بە پرۆژە و چالاکیەکانت زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ بەسڵام هونەرمەندی گۆرانی بێش کاروان نووری ڤیددیۆی گۆرانێکی نوێی بە ناوی ئایچەنە خۆشم ئەوەی بڵاو دەکاتەوە گۆرانیەکە لەلایەن فەرید عەبدولغەزامی کاری بیکس و ماستەری بۆ کراوە بەشێکی دەبینین
بە بیستنی و گۆرانیە بە هیوای سەرکەوتنی بەردەوام بۆ هونەرمەندە کۆتایی هێنم بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 بەڵام لە بیری مەکەن ئەتوانن تەواوی ڕۆژەکەتان بە خۆشی بەڕێ بکەن و ئەو کەسەی ئەشتانەوەی هەمیشە پێی بڵان خۆشمەوی جاگەر خوشکەکە تاگەر براکە تاگەر دایک تاگەر خۆشەویستەکەتە لە بیری مەکە ئەمڕۆ دووبارە پێی بڵێرەوە خۆشمەوی منیش هەمیشە خۆشەویستیم هەیە بۆ تەواوی بینەر و بیستەرەکانمان لە هەر شوێنێکم جیهانە بن و ماڵاوە.